سلاف تماشاوان هێژە ئەم vê bernameyê dibin bana kovara zerema de dikişînin wekî hûn dizanin gelek caran mêvanê me derheqa mijarên cuda cuda de hebûn. Îro mêvanê me Pêşrav Muhamed e. Ez Pêşrav Muhamed wekî aktivîstekî tevger û Başîrê Kurdistanê nas dikim. Me hevdû li Berlînê nas kiriye. Îro em dixwazin hinekî derheqa serpilatiya û ya digel tevgeriyê wek Kurdekî û paşê ew Kurdê ku hatiye dîasporayê li Almanyayê de jî aniha derheqa ezmûna wî de û her wiha gelek mijarên girêdayî vê kontekstê de biaxivin. Serçema radî Pêşrev çawayî? ستافرش ده زۆر gelek spas. Dixwazim hinek derheqa Wê baş be ger ku tu ji bo temaşevanê me bi Kurd asê derheqa serpilatiya xwe de ya wekî tevgerek, wekî Kurdek, wekî kesek li dîasporayê de jî derheqa xwe de biaxivî wê pir baş be. دووبارە سپاس. ئەس لە باشوورە کوردستانە هاتمە لە وەکی نویسکارێک یان وەکی ڕۆشنبیرێک ئەس تەڤلی چەپگەری بووم نە بە ئاوایەکی پۆلیتیک یا سیاسی لێ بە ئاوایەکی ڕۆشنبیری یا بە ئاوایەکی ئینتەلێکچوەلی چوم ناو چەپگەریان ئەوژی ئەو بوو کە دەماکو ئەم دەست پێ کرد چەند جوانن باشوور بوون لە زانینگەیان باشوور ئەم دەست پێ کرد بۆ هەفتوو ناسکرد بۆ ئەم پەرتووکن چەپگەری بەتایبەت چەپێن ڕادیکاڵن ئەوروپایی دەخوێن و بەتایبەت وان پەرتووکن کۆ لە شۆڕشە 1968 وەکی مۆدێلێک بۆ نامە جوانن مە لە ئەو دەب لە باشووری وسابوون ئەم دخوازیانێ چفات ئەمە لە باشوور دەماکو ئەم چوینە دبستانان ئەم چوینە زانینگەهان کوردستان یانێ لەگەڵ دەسەڵاتی کوردی ئەم تەڤلی هەف ببووین ئەدی بۆنە نەفشامە ئەدی عەرەب لە کوردستان نەمابوون سوپای عێراقی نەبوو ئەدی هەرتش کوردی بوو لەو ماژێ ئەم دەخواست یانێ مۆدێلەکە نووتر تازەتر بۆ ناو کوردستانە ببین. پرسên neteweyî yan nasyonalîzm yan konservatîv yan îslamîzm bû name pirsên êdî regresiv paşketî bûn em dixwastin îdeyên îdeyayên mijarên hizrên progresîv pêşketî bibîn. Em çend ciwan bûn dest pê kir ku em pertûk dixwên em bazneyên sêrkilên felsefî çêkiribûn bi hevra pertûk dixwên bi hevra nîqaş dikirin dîskûsyon li ser wan پەرتووکان چێت کرد ئێدی ئەم هێدی دەست پێ کردەوە ئەم سازیان ئاوا بکەن یان سیازیان بتایبەت ڕۆشنبیری ئەم وەکی میناک ئەو چاپخانەیەک ئاوا کرد بە ناوی شەهید ئارام شەهید ئارام یەک ڕابەرێن چەپگەرێن کوردستانی بوو کە هاتی شەهیدکردن ئەم لە بناوێوی چێ کرد و ئەم دەست پێ کرد پەرتووکن هزرا مارکسیزمێ وەردەگەڕاندە سەر زمانی کوردی دەرحەقاوان مژاران دەنویسی بتایبەت فەیلسوفێن مارکسیست وەکی گیدی بور وەکی خودێ پەرتووکێن کارل مارکس فریدریش ئەنگلس ڕۆزا لۆکسمبۆرگ لێنین گرامشی وان لوی ئالتوسەیە ئەم پەرتووک وەردەگەڕاندن دەرحەقاوان پەرتووکان نقاش دەکردن و ئەم دخواست بەڕاستی ئەو تش لە سەرێمەدا هەبوو ئەو دەم کۆ شۆڕشە 68 پاریس و بەرلینی ئەم لە کوردستانەژی دووبارە بکەن بتایبەت سلێمانی وەکی سنتەرێک دەها خویابوون ئەم دخواست ئەو فەنتەزی لە سەرەمەدا هەبوو و کوردستانژی فەرەنسایە و سلێمانیژی پاریسە ئەم ئەو تشت بێ بکەن ئێدی هەموو وان پەرتووکان دەرحەقاوان پەرتووکان نقاش دەکەن هێدی ئەس تەڤلی پۆلەتیکا چەپگەری ینی سیاسەتی چەپگەریژی بووم لە ڕۆشنبیری چوو دەرەوە تەڤلی سازیان بووم و بە ئالیە سیاست دادچۆن لەوان دەمێدا بۆ ئەس هاتم ئەڵمانە وەکێ بۆ یەکەم جار لە ژیانەخوادا ئەس تەڤلی پارتیا چەپگەرە ئەڵمانێ بووم نەڤەر خالیدا bi kurtasî biborêm gotina te belkî birî fantaziyeka pir xweş e ku em bînin Silêmanî wekî Parîs bifikirin û Kurdistanê wekî Fransa bifikirin lê mixabin ne Kurdistan rewşa Fransayê de ne jî Silêmanî wek Parîsê ye. Ew meseleya ku ji ber ku belê wekî Kurdekî başûrê Kurdistanê ezmûna we ya bi Kurdbûnê re û ezmûna we ya serxwebûnê re jiya me cudatir e ji ber ku me di emrê xwe de hîç nedîtiye ku li ciyek rastî jî ala Kurdan lê hebe û serxwebûna Kurdan hebe her qasî bawekî sînordar be jî dema ku li wê derê bi ew fikriyatiya netewetî fikriyatiya azadiya serxwebûnê ji bo we hinekî regresîv bûnekî tiştekî paşîn bû ji ber ku we digot ji xwe em biwene we hinekî azadiya me heye vê derê Kurdistaneke ye êdî
أو كردستان هيدا أم دخوازن سيستمك نوجن هبا سيستمك نو هبا گرکو جبرکو ام دزانن کردستان پر دابش بیا علیه فکری تاجی پر دابش بیا گرکو ام کردستانی تنی پارچه کو ام تدات نجیهانی و یا تنی وک کردستان ببینم بلکم بکار بن فانتازی نوسا سینور کری بخورا داینن بشتی کو تو هاتی ل اوروپای فکریات تا در حقا جب کریه دک تواگو هرتی انجی گلو دما کو تو خو کی کسک ج کردستان باشور هاتیه دید دگال جب کرکی دولتك وان خواه هي جبكريكي ألمان جبكريكي فرانسيز أنت جبكريكي إيراني دش فرق تنقلوا خازينة كي ترى پرسیارات هەگەلێکی باشن ڕۆژدا تو دەرحەقا مژارێکی باش خەبەردە بۆنا نەفشێمە کوردستان باشوور بوو ینی ئەنتەرا کوردستانێ بوو بۆ بەڕاستی هەکە ڕاستگۆ ببم ئەو نەفشامە نەفشێ جوانێمە تەقەس لە سەر باشوور دەفەکرێ ئەو فەنتەزیژی لەو ماژی چێ بوو دوایی من هێدی من فێم کرد هەتا باشوورژی ینی نا ئازادە يعني هكا وكي ميناك ام دخواست باشور بگورين انها ام دخواست اوكي ام لقل دسالادارن باشور تفليهف بوبون يعني confrontation چه بو بهفرا يعني conflict لنافبرا مو دسالادارن باشور چه بو داوي هدي دما كمرف زيادتر بوليتيكات جهان دخوين ديروك جاركي دخوين دزاني حتى باشور جي براستينا آزاده وان روجان زيادتر خويا دبكو باشور براستينا آزاده يعني اوكي نها دسالات لبردسي كردان ليه بفقرم سر برسياراتها او برسيكو كري دماكوس حاتم ألمانة دي من هلبت از ببجم از باشورم لي بيكي من لباشوري بو بيكشي من لروشالاتي بو هر دم وصابم من زمان فارسي جي دزاني من لقل إيران جي تكاليا من هبو لقل بتايبة تشبقرين إيراني تشبقرين روشنبيري إيراني نبارتيين إيراني ولتاراني دجين من بهفرا كار دكر هياكم لقل چەند هەواڵن خۆ پەرتووکێکشی بۆ نافارسی وەرگەڕاند ئەو دەم دێتە بیرا من و ئەو تشتی ئەو فەنتەزی بوو یعنی فەنتەزیەکە ئینتەرناسیۆنال بوو لێ من ئەو دەماکو دەچووم ڕۆژهەڵاتێژی پرسانەتەوەییە ڕۆژهەڵاتێ بۆ من هەیانە هاژی پرسەکە چەپگەری بوو یعنی پرسێک بوو لە بن لەژێر کاتیگۆریە یاخۆت لە بن کلاسیفیکەیشنە خەباتی چیناتی کلاس سترەگڵ بێت چارەسەرکردن دماکۆس هاتم ئەلمانە تەڤلی چەپگەری ئەلمانی بووم ساڵی 1 و 2 سێژی کو ژیانە من لە ئەلمانە دەرپاس دەبوو هەیانە هاژی بۆنا من ئینتەرناشنالیزم وەکی تشتێک بوو وەکی ڕزگاری بوو نەهاژی پرەنسیپێن ئینتەرناشنال وەکو پرەنسیپێن گەلێکی گرنگ بۆمە هەموو مرڤێن دنیا دەبینم بۆنا کوردستانێژی هێدی من گوت کو دەماکۆس من هێدی دیڤە دەگەریام سەر فەلسەفە بخوێنم بتابت بو هيجل بو إمانويل كانت فدقر من دديت وان در حقا كوسموبوليتيانيزم خبر ددن ليه دماكو وكي إمانويل كانت شي دقوت كوسموبوليتيانيزم أو كات شي دبي جهان نشتيمان أو كات شي دبي كمروف يعني نشتيمانة كاوي حبا من ليه دنياري أوكي أو تشتكر إنها دبينم هيج كوردك نشتيمانة وان تونيا ونكارن براسي بأوايك ألمانك دهات جا من دقوت أوكي أم بلا نتوابونه پشت سری خو دانن ادی ام همو مرفن دکارن همو جهانی وکی مالا خو ببینن لمن ددی اوکی المانک پاسپورت کاوی لگیرفانی ویدا هه لبرکی ویدا هه به پاسپورت خو دکاره همو دنیا بکره و پاسپورت لجمنی کورتونه براستی داوی من فهم کر باشه پاسپورت المانی چوا او قاسی یعنی بهزه د صلاتاوی هه لچی د لدولت ده او د صلات د دولت دستینه هکا او دولت بشوته نمینه پاسپورت ئەلمانی ژی ئێدی ئەو هێزاوی ئەو دەسەڵاتە پاسپۆرتە ژی نامێنە ئەو ئالیەک بوو ئالیەکی دن من لە ناو چەپگەرن ئەلمانیژیدا هەنە کورد ناسکردن چەپگەرێن دن چاوا بوو من لێ دەنێری چەپگەرەکە ئەمریکای لاتین شەرم ناکا دەرحەقا وڵاتی خۆ خەبەر دەدا چەپگەرەکە فەلەستینی دێ دەبێ فەلەستین بێ ئاواکردن دەوڵەتە ئیسرائیل بێ شەوتاندن ئەم دەوڵەتەکە بە ئاڵای فەلەستینێ داهات وەکی چەپگەریژی وەکی ئەنتەرناسیۆنال دەدیتن نەدەگوتن ئەو تشتەکە ناسیۆنالیزمە چەپگەرن ترک هەرتەم نەریناوان لەسەر چڤاتە ترکان بوو ئیرانی بە هەمەش دەماکو دەهاتە جەم کوردان کورد شرم دەکردن وەکی کورد ببینن دەگوت ئەم ئیرانینە ئەم بۆنا هیومانیتی دەبێت بۆنا مرۆڤاتی خەبەردن ئەم لە عێراقی هاتنە بۆنا هەموو مرۆڤان خەبەر ئەو تشت یعنی ئەو بردن ئەو بار لەسەرشان بۆ چما کورد دەبێ وسا خۆ ببینە ئەو بۆنا من جارێکی دنڤەگەران بۆنا پرسن پسیشۆلۆگی سایکۆلۆژی مرۆڤێن بندەست لە کو دەرێت
ما كردك شرم دكا در حقا كوب مجارة كردستاني خبر ده هدي دو تشت بونا من براستي بون تشتي هري بالكش كو بكورایی بچم ناوان پرسانی یک دو فیلسوف بون زیده آلی کاریا من کرن کو جاره کی دن نرینه کرخنهی چه بکم او دیگه هگل و فرانس فانون بون وان براستی آلی کاریا من کرد لب اگر لتیوری لثيوريتيكال بچم درفا هەنێک تشتێن پراکتیکژی ببێژم دەما شۆڕشە ژینا من لە ئەڵمانە یان چون من چاودێریە ئیرانێت کرد هەرتم و زمانەوانژی دزانی فارسی و لە ئەڵمانەژی لە وڵاتن ئەوروپایژی تەڤلی خۆپێشاندان و دیمونستریشنان دەبووم و من نەرینێن ئیرانیانژی ینی گۆهداری دەکرد دەدیت ئەو تشتێن کو ئەس بە ئەوایەکی تیۆری لێ فکری بووم هدي من البراكتيك تجي دادا دي تشتك هي نا إيراني نا ترك نا عرب و نا تشبقرن أوروبا جيان جلوبال ليفت تشبقرن جهاني كرد وكي نتوفنا بينن كرد وكي بشك لإيران بشك لتركيا بشك لعراق وبشك لسوريا دبينن كرد وكي driving force واتا وكي هيزكا بالمر بونا ديمقراطي ذكردنا ولاتن تركي و إيران وسا دبين لو ما جيت تشتك هي بهيج أوايكي نا إيراني ناس تكرن نا تركو نا عرب و نا تشبقرن جيهاني جي أو جي من لا هيجل فيربوم كود بجي mutual recognition gegenseitige Anerkennung نزان براسي بقولين هردو ناسينا هردو آلي هردو آلي جي هردو ناس بكن رو برو بنيرن هربو بنرن يكي بكي ميناك من بسوراني وسا ورقراندية دان بياناني دولاين واتا حكتو من وكي مروك خوداني هوشمندية سربخويا خوانيم ناس نكي تو من وكي كويلة ناس كي هردما من وكي كويلة ناس بكي تو هردما وكي سروار وكي بالا دست خود بيني و تو جي براستي هرچند بونا ديمقراسي خبر بدي هرچند بيجي از جنگ خبات بونا ديمقراسي بونا آزادي دكم تو لناو بازنه ديكتاتوريا خوجي دادميني بونا پاراستنا ديكتاتوريا تا خوجي دولت نتباي خوجي تو دبي قالك جي بندست بكي لو ماشي من دقوت يعني تيوريا من لسر إيران ولسر كردان وسابو أو بكو إيراني وكي نتباي كي ريتروأكتيفن واتا نتباي كنرينا أخوة لباشا روجة دا لبشتي دا دبيني نقل آيندا لكرد وكي نتباي كبروأكتيف واني او نارن اور نادا بونا دواء بزانه لدواء چی بو ید خوازه نگاه خو بونا نرینه خو بونا پیشا چه دبینه و ل ایرانی ازمون وان هبو تجربه وان هبو لسر monarşi بدستی خو هات بدستی ایرانیان هات شوتاندن هات رو خواندن و کمارا اسلامی هات پشتیوه که الټرناتیو کنو چنه بوجاره کی دن وگریان با سر monarşi او تشت هدي بونا من أول تشبقرن إيراني جي براستي أو تشتي دكرن دوتن كو برسي هاري مزن بونا ما هاري زندي relevant إيروي بونا ما أو كو أما تشوال كومارا إسلامي درباس ببن لي alternative أوان بونا حكومتك نوتشين تنبو أو جي براستي تشتك بول لسر كردان بله کنسنتراسیۆنا خۆ چێکردبوون چون ئیجار بۆنا یەکەم جار لە دیرۆکا کوردان لە ڕۆژ هەڵاتێدا بەتایبەت گوتارەکەن و هۆشمەندیەکەن و چێ ئەوژی هۆشمەندیەوە کە کو دگوتن ئەز نزانم هون ئەو سلۆگانان گۆهداری دەکردن یاننا وەکی ئیمیناگ کوردستان گۆڕستانە فاشستان ئەو تشتێک بوو بۆنا یەکەم جار لە ڕۆژ هەڵاتێ هاتێت چێبوون یان داگیرکەری ئیرانی تۆ بکوژی ژینامانی ئەو تشتەکە نوبوو لە چەبگەری ئیرانی ئەو تشتی دەدیتن ئێدی دەگوتن ئۆکێ کورد نەها براستی تیۆریەکە نوداها چێکردن هۆشمەندیە نویا کوردان هۆشمەندیەکە بە ئالیە خۆ چێ نەبووە بە دوو ئالیان چێ بووە دوو ئالی لەسەر وێ هۆشمەندیە پرۆفیت چێ دەکەن یەک کۆماری ئیسلامی ئیرانەیە چۆ هەکە ئەو تەفگەر دابش ببە ئەو تەفگەری دژمناتیە ئیرانی کۆماری ئیسلامی دەمینە ئالیەکی دن بە ئاوای ئیسرائیلێ دێت چێکردن چون کوردوەکی دووبارە هەم چەپگەر هەم ڕاستگەری ئیرانی کوردوەکی نەتەوە نابینن بەڵکی وەکی تشتەکە پاسیف سەبجەکتەکە پاسیف و لە پشتی وێ کەس تشتێکی دن
وەستە ئەو ژی جهونە دخوازن کوردان بکاربینن هۆشمەندیەکە fabricated consciousness یعنی هۆشمەندیەکە چێکری یعنی ساختە بۆ ناکوردان چێکردنە ئەدی من ببا لە نێزی ینی لە نێزیک بەڕاستی من وان تشتان ئۆبزێرڤ کرد دیدی لێ دەنێری ئەو سەدەم بوون هێدی بڕاستی نەرینە ڕەخنەیە خۆ لەسەر چەپگەریان چێکەم ev nêrînan ji bo Kurdên Bakurî yanî beşa Bakuriyan jî pir nas e ji ber ku Kurd her tim li gor vê yekê tê nirxandin nav konteksta Bakur de ji bo nimûne dema ku li Tirkiyeyê tiştekî nû dibe an hilbijartinek dibe dema ku Kurd dibêjin ku kî ji me re bixebite kî ji bo mafê me bixebite kîjan Partiya Tirkan awayekî pragmatîk dibên vê mijarê binêrin ev car ew beşên ku xwe wekî çepger an jî xwe wekî kesên ku demokrat dibînin dibêjin ku Kurd tînin piştgiriyê didin hikûmeta heyî ew li hemberî me ew tînin vê tevgerê vê berxwedanê dabeş dikin ji ber vêya Kurd tên sûcdar kirin dema ku Kurd dibêjin okê baş e em bi we re biaxivin û em bi we re bînin peymanekî dayrin ev car dibêjin ku em bi terorîstan re rû nayînî dema ku Kurd dibêjin ku belê baş e em ez ji bo mafên xwe neteweyî tena serê xwe dixebitin wê demê dibêjin ku hûn axwazên emperyalîstan dikin hûn dabeşkariyê dikin yanî ji bo Kurdan her wek neteweyek yan wek qûmeka ku dikare xwe ji bo xwe bifikire nayê hesibandin wekî te gotin divê her tim ew ji bo mafên an jî berjewendîn hin kesên din bixebitin bên kuştin û di dawiyê de divê ku tu carî nebêjin ku ji bo vêya me kar kir û ji bo vêya jî mafên me jî hene an jî berjewendiyên me jî ev yekin yani Kurd her tim wekî objekt tên dîtin tu carî wekî ez bêjim subceya tiştekî wekî kesê ku vê kiryarî dike nayê dîtin û Kurd xwe jî difikirim ku wekî te gotê xwe wekî objekt dibîne gelek ciyanda yani objeya karan dibîne wekî subje nabîne gelek caran ez dixwazim em ji vê derê re pêşrew bên li ser meseleya cepgeran cepgerên navneteweyî ji ber ku ez dizanim azbûneke te pir zêde heye nav wan de tu dizanî ku yanî komên cepger an ez bêjim tevgera cepger ez dizanim ku ev ji xwe tiştekî homojenîn e navê de gelek fraksiyonên cuda cuda henin dîsa jî ez dizanim tecrübeya te têr dike ku tu bikaribî wêneyekî bi gelemperî derxî wek em dizanin tiştî ew mijare mixabin ew bigere navbera İsrail û Filîstînê de pêk hat an ez bêjim mixabin ew êrîşa Filîstînê Hamasê heftê cotmehê de anî serê gelek kesên li İsrailê dijîn em dizanin ku van komên cepger bi awayekî eşkere piştgirî dan Hamasê dan Filîstînê û bi awayekî eşkere dijmintiyeka wekî gelek caran jî gelekî antîsemîtîk kirin em dizanin rastî deryaveyekî heman cepkeran bi awayekî piştgirî didan Rojavayê Kurdistanê tevgera Rojavayê Kurdistanê qasî ku min ev yeka çavdêrî kir dema ku piştgirî didan Rojavayê Kurdistanê her tim kontekst ev bû li wê derê te bibêjî ku bi hûşteka ji bo Ütopyayeka cepgeran ava bibû ji ber ku behsa Kurdan behsa Kurdistanê an jî behsa serxwebûnî nedihate kirin bi tenê behsa komek kesên an jî komek jinên gelekî hişmendiyeka demokratîk û li hemberî hin hêzên reş hin hêzên girtî paşverû kar dikin û di dawiyê de li wê derê wekî Ütopyayek ji bo mirovatî wê bê avakirin yanî wekî kesekî Kurd bêguman kêfa me dihat dema ku bi awayekî navneteweyî piştgirî dihate me lê heman demê de min xwe bi rastî her tim ev yeka hinekî problematîze dikir ku dema ku piştgirî didan Kurdan bi wir de ew xwala Kurdbûnê an jî Kurdistanê an jî tiştî ku îşî wê derê vegergiya an jî piştî tiştî ku ew problema tundiya îşî dî hat xelaskirin gelo li wê derê çi bibe wê derê çiyê çê bibe ev tişta bi awayekî wisa dihat kirin ku wekî Ütopyayek ji bo cepgeran anha dema ku heman piştgiriyê didin Filîstînîn em dizanin bi awayekî eşkere ji bo avakirina dewleta Filîstînê piştgiriyê didin gelo tu li vir de vê yekî çawa dibînî û gelo her wiha di nivîseka xwe de behsa vê yekê dikê tu dibêjî ku navbera îslamîzm û cepgeriyê de tîfaqeke heye gelo ev tîfaqa çi qasî pêkan e gelek spas mijar bi rastî gelekî baş e niha em hinek zêdetir biçin li ezmûnê takekesî biçin derve biçin hinek nav tîyorî siyaseta
پرسێن تشتێن کو تو باسکردن بەڕاستی گەلک باڵکێشن گەلک باشن منشی دەرحەقا ئۆبزەرڤیشنا من لەسەر نەرینا من لەسەر پشتگیریە چەپگەرن بەتایبەت چەپگەرن ئۆتۆنۆمیست نە چەپگەرن چون ترادیسیۆنا مارکسیست لێنینیست دوژمنە ڕۆژاوایی دەکرد چون بە ئاوای هەچی بەتایبەت ترۆتسکیست و مارکسیست لێنینیست وەکی دوو دۆمینانت ترادیسیۆنا چەپگەرن بالادەست گلۆبال لفت لەناو چەپگەرن جیهانیدا هەنا وان ڕۆژاوا وەکی بەشێک لە پرۆجێکتێکە ئیمپریالیستێ دەدیتن لەو ماژی بە هیچ ئاوایەکی وان ئەم دەبێ وەکی توژی گوت چەپگەر نە هۆمۆجێنن ئەو شتی جودا بکەن وان دوژمناتیاوێت شتی دەکەن هەتا تەنانەت لەسەر لە کۆنفرانسێک لە بەرلینێ ئەسژی لەوێ دەرێ بووم لەو کۆنفرانسی کەسێک دێت بێژێت کوردن ڕۆژاوایە بڕاستی ئەو دکەن یعنی عەرەبان زۆری لەسەر مرڤێن نەیتیڤە عەرەب چێکردنە وان دەرکردنە ماڵاوانژی شەوتاندنە و داگیرکردنە کورد نەها وەکی چون لەگەڵ ئیمپریالیزمێ دەخەبتە ئەودی پۆلیتیکا ئیمپریالیزمیشی ئەداپت کریە یعنی وەکی پۆلیتیکا خۆ سیاسەتا خۆشی گرتیە لێ چەپگەرن و پشتگیری دەدان ڕۆژاوایە زێدەتر چەپگەرن ئەنارشیست ئۆتۆنۆمیست بوون وان وەکی تو گوت بڕاستی ئەو بۆنە تشتێک نەویانی ئەو بۆنە کوردستانێ ئەس بە ئالیەکیدا ئەو تشتی باش دەحەسبینم و سوپاسشی دەکەم و تشتێکی باشە و هاتن لەگەڵ بەدژات دوژمناتیا ئیS داعش بڕاستی شەڕکردن ژیانی خۆشی دانوێ ناوێت تشتێ بڕاستی مرۆڤ دەبێ یعنی سوپاسگوزار بێ بۆنە تشتێکی وسا لێ لە داویدا بۆنە پرۆجێکتێکە نەتەوەیی نەبوو بەلکی بۆنە پرۆجێکتێکە small self administration بوو واتە خۆ بەڕێوەبردنە بچووک بچووکە گوندیک و بە ئاوای ئەنارشیستان هاتیە چێبوون ئەس باوەڕم چون هەمان ئەزمون هەمان تەجربە لە ساڵی 1936 لە کەتەلانیاژی چێبوو هەمان ئەو چەپگەرن ئیدیۆلۆژیە چەپگەرن نەها لە بناوە ئەو مۆرای بۆکچین هاتە چێبوون بۆری لە هەیان هاژ لە بن باندۆرە باکۆنین و کڕۆپۆتکین بوون هەمان خەوناوان نەریناوان هەمان تشت بوو ینی بۆنە دەوڵەت نەتەوە ینی کەتەلۆنیاژی ینی لە بندەستا ئیسپانیادا هاتیە داگیرکردن یعنی هەکە مرۆڤ بچێ نویسێنوان بخوێنە خەباتاوان بخوێنە سلۆگاناوان ئەو دەمیک و بۆنە کەتەلۆنیا لە بە دوژمناتیە فرانکۆ دخەبتین تشتێک نەبوو بۆنە خەباتێن گەلی نەتەوەیەن کەتەلۆنی بەلکی وەکی بە هەشتەکە ئەنارشیستی دەدیتن و دکارن پرۆژێکتە ئەنارشیستیا خۆ لەوێ دەرێت چێکەن لە کۆمۆنی پاریس شکست خواربوون نەها دەخواستن لە بارسەلۆنە چێکەن ئیجارژی داخە دەخواستن لە کۆبانێ لە ئەفرینە یان لە وان تشتان چێکەن بە عالیەکی ئەو باش بوو و کۆمەکی کوردستانێکردن بە لێ بە عالیەکی دندا ئەو پارادۆکسێک بوو کۆ بۆنە کوردستانێ ناوەکی نەتەوە بەڵکی وەکی تشتێکی ترانسناشنال بوو سەری نەتەوەیی بوو یعنی ئێدی کورد ناخوازن نەتەوە چێکەن هەیەە هەوان ڕۆژانجی یەک ئەلمانێک بۆ نامن نویسیە باش ڕۆژاوایە ناس دەکەم ئێدی کورد ناخوازن نەتەوە بنچما تو دخوازی وەکی زایۆنستان بە زۆرێ کوردانژی بەرەو نەتەوەبوون ببەی ینی کورد یانی لە بندەستان نەتەوەبوونێ ڕزگار بوونە لێ ئەو تشتی دن کوتو گوت چما گەلۆ پشتگیریە خۆ دەدەن فەلەستینە و دخوازن دەوڵەتێکژی چێ بێ ئەس باوەڕم ئەو کۆنتێکستاوی زێدە کوورە و دیرۆکاوێژی زێدە کوورە ئەس ئەگەر زەمانە من هەبێ کورتاسی دەرحقاوی مژاری چوە چەپگەرن ڕادیکال و چەپگەرن کۆمۆنیست کۆمۆنیستن ینی نەریتا کۆمۆنیست و چەپگەرن ڕادیکال نەن کۆمۆنیست لەفتست چەپگەرن ناکۆمۆنیست بەتایبەت لە ئەوروپای خۆر ئاوا لەگەڵ چەپگەرن کۆمۆنیست لە ئەوروپای خۆر هەڵات و لە سۆڤێت چاوە ئەو تشت چێ بوو بڕاستی چما گەلۆ پرسیار ئەوە یعنی پرس ئەوە چما چەپگەر ئەو قاسی بوون لە ئەنتی ئیمپریالیزم یان لە ئەنتای فاشیزم لە دژمناتیە فاشیزمێ دەبن ئەنتای زایۆنیزم ئەو گۆڕانکاری چاوا چێ بوو هەتا بە ئاوایەکی داچوو تشتێن زێدە ترسناکژی لە ناوبەراوێت تشتێدا هەنا وەکی مینا یەکەم تشت نەدیتنە جهوو وەکی نەتەوە ئەو دیرۆکاوێت تشتی هەیە هەتا کارل مارکسژی فریدریش ئەنگلزشی جهوو وەکی نەتەوە نابینن بەلکی نەریناوان بۆ ناڕزگاربوونا جهویان نەرینەکە ئاسیمیلیشنست بوو واتە جهوو لەناو چڤاتێن ئەوروپایی خۆ ئاسیمیلە بکەن نەوەکی جهوو نەوەکی نەتەوە خۆ ببینن لە هەمان دەمێدا
کو هزروان و فەیلسوفێن جهود دروست دەبوون چێ دەبوون داهاتن مەدانە پشتی شۆڕەشە فەڕەنسایە ناوی سێ کەسان لەوان بینم کو لە هاوسەردەمە کارل مارکسژی بوون یەک جوان مۆزس هێست بوو یەک جوان ناخمان کرۆچمال ئادنجی هاینریش کرایتس وان سێ فەیلسوف هەم هەواڵی مارکسژی بوون هەم بە هەڤرا لە جەم هێگلژی خوێندە بوون و سۆسیالیستژی بوون چەپگەرژی بوون لێوان دەگوتن ئۆکەی جهوو بدوو ئالیان ئەم ناخوازن بانگەواز یاخود پروپاگەندە بۆنە ئاسیمیلیشن بکەن چۆن بە ئالیەکیدا ئەم ئەوروپاییان نەباوەڕن 2000 ساڵە دوشمناتی لە جەم جهویان هەیە هەر ڕۆژێک بێ ئەوروپایی جهویان ئەکستێرمینەیت دەکەن یعنی جهویان بە ئاوایەکی کۆمکوژی دکەن بە هەڤرا لەو ماژی جهوو دەبێ جهێک بۆ خۆچێکەن یعنی بۆ وەکی مینەک پرۆتەکشنێک بۆ خۆچەکەن پارێزبەندیەک بۆ خۆچەکەن بە ئالی دنجیدا جهوو نەتەوەنە جهوو نەتەوەیەکن لێ لە پشتی خراپبوونە تێمپل چ دەبێژن پەرستگای زایۆن لە ساڵی 72 ئێدی ئاوارە دەبن دەچن دیاسپۆرا دەچن ئێکسایل بەناگەرن لێ لە هەموو ژیانە خۆدا لە 2000 ساڵی ئێکزایلێ خۆدا دیاسپۆرایە خۆدا نەرینان جهویان هەردەم ئەو بوو ڕۆژێک لە ڕۆژان ڤەگەڕێن سەر وڵاتە خوا ئەوژی پەرستگایە دویە زایۆن جارێکی دنچێکن لێ جهوو چون ئەرسەدۆکس بوون ئۆلی دەفکرین دەگوتن ڕۆژێک خودێ ئەو تشت بۆ نامە چێ دکە لێ ناسیۆنالیزم وەکو بەرهەمەکە وەکی پرۆدەکتەکە ڕۆشنگەری ئینلایتنمنت لە ناو سیکۆلاریزمێ دێ چێبوون چەوا نەتەوەیەن ئەلمانیژی ینی ئۆریجینە ئۆلیاوی هەنا یعنی ئۆریجین کرمانجی بنچینە ڕیشەیە ئۆلی هەیە و لە جەم جهویان ژی وسا بوو بە هەڤرا هەنێک ناسیۆنالیزما جهویان تەفگەرن نەتەوەییە هۆشمەندیە نەتەوەیە جوان هەنێک درەنگتر هات لێ ئەو بەوی ئالی بوو کو هەموو تەفگەرن جیهانێ و نەتەوەیە خۆ چێکردبوون تەفگەرن نەتەوەیی خۆ چێکردبوون لە هەمان زەمانیدا چێبووبوون لەگەڵ و پرسیار ئەوە چما بۆنە جهویان حرام بوو لێ بۆنە ئادن نەتەوەیەندن حەلال بوو لێ ئەم بێن سەدەی 20 سەدەی 20 جهوو هەیەە هاژی نەگەیشت بوون ئەو باوەڕیک و بۆ باوەڕی نەگەیشت بوون کە ڕۆژێک ڤەگەڕن وڵاتی خۆ لێ زایۆنزم وەکی تەفگەرەکە سیکۆلارە جهویان یعنی ئەوژی یعنی لە زایۆن دێ زایۆنژی ناوی پەرستگایە یعنی ئۆلیە لێ تەفگەرەکە چییە سیکۆلارە دخوازە ببێژە ئۆکێ جهوژی نەتەڤەنە چون ئەم باوەڕیا خۆ بە ئەوروپاییان تونەیە ئەم نکارن ئەوروپاییان باوەڕ بکەن و بە دوشمناتیامە تشتێک ناکەن یعنی لە ساڵی 1969 هاینریش کرایتس لە ئارتیکلێک خۆدا وتارێکی خۆدا دەبێژێ هەکە جهوو دەوڵەتە خۆ پرۆتەکشنا خۆ چێنەکەن دبەرک و ئەوروپایی ڕۆژێکوان قڕ بکەن یعنی ئەکستێرمینەیت بکەن ئەو پشتی 50 ساڵان هیتلەر دێ ئەو کاری دکە بڕاستی ئەو تشتێک بوو ئەس بچم دەرکەفم لە دیرۆکیدا ڤەگەڕێم پشتی هۆلۆکۆست کورتاسی ئەو تشتی ببێژم دەما کورد ئیسرائیل چێ دەبێت دەوڵەتە ئیسرائیلێت چێ دەبێت وەکی تشتێک و ئەدی جهوو بڕاستی بێن پاراسن جهوو نەمان لە دنیا 6 ملیۆن جهوو هاتن کوشتن هاتن کۆمکوژی کردن تشتێکی گەلێکی باڵکێش چەپگەرن یەکەم کەس و پشگیریە خۆ دەدات دەوڵەتە ئیسرائیل ستالین بوو لێ ستالین چما یەک ساڵ هەلبەت پشگیری دەدات دەوڵەتە ئیسرائیل پشتی یەک ساڵی ئیدی دوژمناتیە خۆ بە دوژمناتیە ئیسرائیلێت چێت کە هەموو کۆمۆنیستن ئەوروپای خۆرەڵاتیژی هەتاکو GDR ئەڵمانیا خۆرەڵاتیژی بە هەمان دەمێدا هەتا چەک و پارەژی بە فەڵەستینێ دەدا عەرەبان و ناسیۆنالیزمە عەرەبیژی ستالین بۆنە بەرژەوەندیە جیۆپۆلیتیکا خۆ ئەو کاری کرد لێ داوی زانیک و شاش کریە لەو ماژی لە شوێنێک دەبێژی من شاش کریە یعنی ستالینژی ئەو تشتی دەبێژە ئەو خویا بوو کو نەها ئیسرائیل چێ بووە لە ڕۆژهەڵاتە ناوین وەکی دەوڵەتێک پشتگیریە ئیسرائیلێ کێنە دەوڵەتێن دیموکراسیە خۆر ئاوایینە ڕۆژاڤایینە ڕۆژاڤاژی لە جەنگی سارد کۆڵتووە شەڕی سار کینە وڵاتێن ئیمپریالیستن و نەها پێناسەیەکە نوژی بۆنە ئیمپریالیزم و بۆنە دەوڵەتێن دیموکراسی چێ بووە ئێدی ئەو دەوڵەت بڕاستی نە دیموکراسی بەڵکە فاشیزمەکە نونە کەواتە ئەرکی چەپگەران وەزیفە یاخۆت چ دەبێژن تاسکیمە ئەوەکو بە دوژمناتیە فاشیزمان و بجەنگن نەها هەتاکو ساڵی 1967
لألمانيا خور آوا روجاوا لألمانيا دا تشبگرن ألماني پشگیریا خود دانه إسرائيل تشبگرن راديكال ل پشتیوه دم گوران کاری هات شبو دماکو خوندەکارەکە ئەڵمانی بەدەستی پۆلیسەکە ئەڵمانی پۆلیس ناوی پۆلیس ئەو بوو کارل هاینتس کوراس و خوندەکارژی ناوێوی ئەو بوو بێنۆ ئۆنە زۆرگ دێکوشتن دماکو دێکوشتن و لە هەمان دەمێدا ئەڵمانیا پشگیریا خۆشی دەدا ئیسرائیلێ وەکی ئەو تشتبێرن بە ئەڵمانی دەبێژن Vergangenheits Bewältigung یان coming to terms with the Nazi past نەزان چەوە کرماجی وەرگەڕێنم بوو ئەو ئەچەبگەر زێدە کارکردبوون و ئەلمان یعنی ویدە گوت ماخۆن یعنی خۆ چاک بکە قەرەبووی ئیسرائیلیان و جوهوی پاقش بکەن لێ دەماکو ئەو پۆلیس ئەو خوندەکارن چەبگەرین SDS تەفگەرە خوندەکارن سۆسیالیستێک کوشتن ئەدی لە هەمان دەمێژیدا ئەلمانیا لەگەڵ ئیسرائیلێت خەبتێ بۆ ناکو پشگیریە خۆ بدا ئیسرائیلێ ئەو خۆ پاقش بکات شتە نووسە و ئێدی چەبگەر دێن دەبێژن نا ئەلمانیا ئێدی ئەلمان نەکیش وڵاتەکە دیموکراسی لیبرال دیموکراسیە بەلکی وڵاتەکە فاشیستە وڵاتەکە ئیمپریالیستە هەموو دۆستن هاوڕێ و هەڤالن ئەلمانیژی فاشیستن نازیانونە ئەم دەبێ بە دوژمناتیە وان بخەبتن ئێدی لەو دەمیدا لە 1967 چەبگەرن ئەلمانی و چەبگەرن ئەوروپای و ڕۆژاڤاییژی هێدی لە جەنگی سارد شەڕی سارد نەریناخۆ لەسەر ئیسرائیلێ دگۆڕن ئیسرائیل ئێدێ دەبێت دوژمن نەتەقەس دەبێت دوژمن یاخود هەڤالن فاشیزمان و بەڵکی ئیسرائیل خۆشی دەبێتە نازی نەها ئیسرائیل وڵاتی نازیانە جارێکی دن ئەو چەبگەر ئێدی دێن پشگیریا خۆ لە ئیسرائیل ئێدی دەدەن فەلەستینە یەک vê xalêda pêşrew meseleya yani bingê hawiya dîrokî bi awayekî entelektûelî fam dikin belê rast e lê heman demê de bo nimûne ew bûyera ku hefte cotme hêla dema ku kesên endamên Hamasê destdirêjiya jinan kir û tecavüz kir û yani bi awayekî pir rastî hovane ew tiştan hanîn serê vê yekê û ew kesên ku dixwazin ku bibêjin gelek şeran gelek komên feministîn jinan jî bi awayekî eşkere piştgirî dan Hamasê her wiha ev hemû komên ku em behsê dikin ji piştgirî dan Hamasê vê demê divê bibe ku wiha be bingê hawiya entelektûelî her çawa dayînin jî vê akta tundiyê çawa rave dikin لێ ئەو بنگەیەک و من باسکردن تەقەس ئینتەلێکتوێل نینە ینی پۆلەتیک ژی هەیە لە ساڵی 1967 بداوی چەبگەرن ئەوروپای دەبێژن ئێدی ئیسرائیل وڵاتەکە کۆلۆنیالیستە ئیمپریالیستە ڕیسیستە و نەژادپەرستە و داگیرکەرە ئەم دەبێت کارێک بکەن و ئیمپریالیزم لە وڵاتە ڕۆژهەڵاتە ناوین بشەوتێنن ئێدی ئەوروپا نایە وڵاتێن نابن وڵاتێن سۆسیالیست نەها وەزیفەیمە ئەرکیمە ئەوە کوب ئەم بچن ڕۆژهەڵاتە ناوین سۆسیالیزە بکەن veya ji bo çi ji bo Tirkiye ji bo Sûriye ji bo Îranê nabêjin û nakin نه ئەو ژی دەبێژم من دەخواست ئەو تشتیشی ببێژم ئێدی چەبگەر براستی تەڤلی تەڤگەرە فەڵەستینێ دەبن چەبگەرن ئەڵمانی چەبگەرن ئەوروپایی دەچن لە کەمپێن عماني لكامبين سوريا لكامبين لبناني لقل تفقرن فلسطيني تبلي هابدا من ادي همو تفقرن ناسيوناليست عربي تفقرن اسلاميست تفقرن حتى كو تفقرن كو كاري تيروري جي كان او قاسياتا چن مرفجي كوشتنا حتى بالا فركه دفرينن هموان اكسبلوزيون دكان نوان كنت كارن وسا جي دكان همو وكي اكتين شورش گردن اوابون حتى سال 1973 دماكو بالا فرق لسويسرا دخوازي بچه تل أفيف او بالا فر باوايكي چن تيرورستين دين رفاندن و دين تقاندن و کەسێکی وەکو ئۆلریکە ماینهۆف ئەو دەم لە زیندانێ دایە دەبێژە ئەو ئەکتەکە پیرۆزە ئەو ئەکتەکە شۆڕژگێرە ئەم دخوازن ئەو تشتی زێدەتر بکەن هەتاکو و ڕوخاندنە ئیسرائیلێ چون نەها ئێدی ئیسرائیل ئەیجنتەکە ئیمپریالیزمێ ژخۆژی بۆ ئیمپریالیزم ژخۆژی بووە ڕاسیست بووە فاشیست نەها ئێدی جوهوو نازینە یعنی نەری ناوان ئێدی چەوە ئەم نازیان بشەوتێنن چەوە ئەم نازیان شکست بدەن ئەم دەبێ بچن لەوێ دەرێت بە دوژمناتی ئیسرائیل هەکە ئەم ئیسرائیل
شکستا ئیسرائیل ئێدی ئەم نازی لە ئەوروپاش هەتا کەسێکی وەکی هاینس کونسلمان ئەو دەم لە عەمانێ دەخەبتە سەرۆکە چەپگەرێن ئەڵمانیایە چەپگەرێن ڕادیکالی ئەڵمانی لەگەڵ ئۆلریکە ماینهۆف کە لە زیندانی ئەڵمانیایەدایە دەبێژە ڕووخاندنا ئیسرائیل ئارمانجەکە و نە ئارمان چ ببێژەم یانی ژەخوا بنەما بنگەهەکە بۆنە شۆڕشتە کۆمونیستی لە ئەڵمانیا هەکەم ئیسرائیل بڕوخێنن بە ئالیکاریە فەلەستینیان و ناسیۆنالیزمی عەرەبی و ئیسلامیستان ئەم دکارن شۆڕشە کۆمونیستیشی لە ئەڵمانیا چێکن یعنی ئەو بە ئاوایە یعنی ئەرتیکل نویسانە لەو ماژی تەڤل دەبن و دەخوازن هەتا بە ئاشکرا دەبێژن کونسلمان لەگەڵ ئۆلریکە ماینهۆف بە هەف دوورا دەبێژن ئێدی شۆڕش نەتشتەکە تیۆریە و شۆڕژی بە ئاوایەکی قسەی خۆش نایە چێکردن تەقەس تشتێمە ئەوە چێ بکەن تەقینەوە بۆمبینگ تەنها ڕێگەیە کە ئەم دکارن شۆڕش بڕاستی ببەن پێش لەو ماژی لەو ڕۆژێک و کریستال نەخت چێ دەبێت لە 1938 نازی هەموو تشتێن جوویان لە ئەڵمان دەشەوتینن لە هەمان ڕۆژ سالڤەگەرە هەمان ڕۆژێدا چەپگەرن ئەڵمانی دێن لە سازەکە جوهوە ئەرلین وان یعنی لە هەمان ڕۆژ شتێکی سیمبولیک چون نەها ئیسرائیل نازیە لێتە ئەو تیاری تو کرد چما گەل و ئەو تشتی بۆنە ئیران و بۆنە تورکیە و بۆنە عێراق و بۆنە سووریا نابێژن یانێ ئەوژی دیرۆکاوان هەیە ئیران تورکیە عێراق سووریا بەتایبەت ئیران و تورکیە و عێراق ئیران و سووریا و عێراق ئەوسە لە سەردەمە شەڕی ساردا لە ئالیەیەکی سۆڤێت بوون تورکیەژی لە ئالیە خۆر ئاوایە بوو لێ تورکیا هەردەم وسا دەهات باڵانسێک چێکرد بوو لە هەردنابەرە هەردوویان باڵانسێک چێکرێ بە ئالیەکی دا تورکیا پشتگیریە خۆ دەداتە تەفگەرن ڕۆژهەڵاتە ناوین بە ئالیەکی دندا لەگەڵ ڕۆژاوایە دەبینێت لێ نەراتیڤە چەپگەرن ترکان لەسەر چەپگەرن خۆر ئاوا لەسەر چەپگەرن ڕۆژاوایی زێدە باندۆر کریە لەو ماژی دەماکو پەکەکە چێت بە لەوان دەمێدا پەکەکە چێت بە دەچێت سووریا پاشان دەچێت لوبنانە لەگەڵ فەلەستینیان بە دوژمناتیە ئیسرائیلێ دجەنگە و هەتا گەرەلیان کوردجی ئەسبا نزانم ژمارەیە ئەو گەرەلیان و هاتن کوشتن چەند بوون لێ چەند قاس گەریلاژی بە ئالی ئیسرائیلە دێن کوشتن ئەو دەم ئەو تیۆری چەپگەران تیۆریان ئەنتی ئیمپریالیزمەها ئەرکی ئاوفگاوە ئەوە تاسک ئەرکی سەرەکی ئێمە نە پرسێن نەتەوەییە چون نەها بە ئاوایەکی چون ئیسرائیل لە ڕۆژهەڵاتە ناوین هەیە و ئیسرائیلیژی ئەیجنتەکە ئیمپریالیزمەیە نەها هەموو نەتەوەیان ڕۆژهەڵاتە ناوین یعنی بوونە کۆیلەی ئیمپریالیزمە ئێدی پرسێن نەتەوە وەکی کورد وەکی میناک چ دەبێژن ئەو ئێدی ئێرێلێڤانتە سەردەمەوی سەر چوویە چون هەموو وەکی هەف لە بندەستا ئیمپریالیزمێدانە ئیمپریالیزم دخوازای هەموو نەتەوان بە هەورە بشەوتینە هەموو ڕۆژهەڵاتە ناوین هەموو بداتە دەستی ئیسرائیلە ئەو دەمێ هەتاکو کەسێن وەکی جۆرج حەبەش سەرۆکە کۆمۆنیست مارکسیست لێنینیستە فەلەستینە دەبێژە ئارتیکلێکی خۆدا بۆنا چەپگەرێن جیهانە هەتا بۆنە چەپگەرێن ڕۆژهەڵاتە ناوینژی هەتا بۆنا پەکەکەژی ئەو تشتی دەبێژە کارەمە ئیرۆ ئەوە ئەم هەموو لە بندەستا ئیمپریالیزمێدانە ئیمپریالیزم هاتی ئیسرائیل چێکریە نەتەقەس فەلەستینێ داگیر بکە بەلکە دەخوازێت تورکیەژی داگیر بکە دەخوازێت تا ئیرانێژی بچە تا عێراقیژی بچە هەموو ئارمانجا ئیسرائیلە Great Israel یعنی ئیسرائیلەکە مەزنە هەیاق و باشوورە کوردستانە ئیرۆژی دێت ئەو فەنتزی چێکرد بوون بۆ ناکو هەموو چەپگەر و ڕاستگەر و ئیسلامیست بە هەڤرا جەم ببن و دخواستن چ بکەن یعنی ئیمپریالیزم لە ڕۆژهەڵاتە ناوینە ئەدی بشەوتێنن ئەرکاوان بەسرە ئەم دەزانن ku لە ئیسرائیلە بۆ من وەک شەخسی تشتێکی شۆکێک پڕ مەزن بوو دەما یەکەم جار ئەس جێ هاتم لە بەرلینی ناو دین پۆلیتیکتا بەتایبەت هەر ئەن هاژی وسایە هەر ڕۆژێک ku ji bo piştgiriya Filîstînê
هەکە کو کنگی مێشک هەبە ئەنجی خۆپێچاندانێک هەبە هەرچی هەبە ئەس هەرتم دەبینم کو gelek ئیسرائیلیین جەبکەر پشتگیریە دەدەن فیلیستینیان بە ئاوایەکی ئەشکەرە یا دپارێزن وەکی ئەم دەزانن کو لە ئیسرائیلیجی gelek کەس یعنی ئیسرائیل خۆجی دەدیرۆکا خۆدە gelek دەران فیلیستینیا ji xwe wekî milleteke qebûl dike û her wiha ew tewriya ku di dewletî bi awayekî tên nîqaşkirin ew meseleya ku ez dema ku didim berhev ez nikarim fam bikim wek kesekî ji Bakur hatiye konteksta Bakur hatiye ji ber ku nüfusê Kurdan ê Bakur Kurdistana Bakur pir mezin e û li hemberî dewleta Tirkan çerekî pir dirêj heye û Kurd ji bo bi tenê mafên ne mafên ku serxwebûnê ji bo mafên bingehîn yên mirovbûnê bo nimûne ji bo mafê zaroka xwe bi zimanê xwe perwerdekirinê dema ku dînin tev digerin ku vî mafê bi dest bixin ez bêjim piştgiriyeka navneteweyî derheqa vê de jî heye lê pir kêm e bi rastî li Kurdan xwe de jeviyeka pir kêm e lê dema ku tu lê dinêrê İsraîlê ew komên çepker piştgiriyê didin Filîstîniyan û her wiha dewleta Filîstînî jî gelek caran em dibînin ku gelek ew tendensiyên ew nüansên ku gelo du dewletî çawa bibe digel hev du kileka ev tiştan tê nîqaşkirin çawa dibe ku bi awayekî ev qasî hêsane İsraîl û İsraîlî wekî nazîn bi nav û ev yeka nav mirovên asayî de tê qebûlkirin ya çawa wiha rasyonalîze dikin tiştekî gelek balkêşe mixabin ew tiştî dibêjim mixabin lê ew tişteke mentalîteya paranoyî her dem dixwaze dijmineke hêsa çê bike bo naku her hêsayî êrişî ser wê dijminê bike heke em îro tu jî baş yani îşaret kir yani heke em îro bi rastî binêrin İsraîl bi aliyê çepgeran de wekî civateke racist faşîst neo-nazî dijmina mirivan dijmina feministan dijmina LGBTQ dijmina neteweyên din dê xwe yani demonize dibe wekî bi dêw dikire lê heke em îro bixwazin bi rastî civatê herî dîmokrat li Rojhilata Navê niha jî her İsraîl e bi rastî yani ez ew qasî hevalên min hene û hevalên cihûne tu jî got ku tev lî tevgerên Felestîniyan jî dibin ne tenê li Berlînê belke li Tel Aviv jî yani bi sala tevger li ser sûkanin yani ew qasî civateke bilê tu bo naku dijminek bo naxwe bi hêsayî çekê bi dijminatiya mentalîteya paranoîd wisa ye tu dibê dijminek çekê her tiştî bidewête ser tiştê projection bike her tiş bo navê tiştê bibêjî ev bo naku bi hêsayî tu bikarbî miriv li cem xwe cem bike piştgirî bi dest bînî bo naku bi dijminatiya wê dijmine bi rastî mobilê ew mirivan mobilîze bike mobilize bike bi rêxistin bike bi rastî لو ماجي يعني او بارانويد شي باوايكي منتاليتي بارانوي اسرائيل وينيك لسر اسرائيل تشكرنا اسرائيل لهتلر جي مترسي دارترا اسرائيل لا يعني نها لبر او نمونه ببجم لبرلينه كان دو هاي في بوري بولا زانين جي برلينه خوندكارن برلين السمينارك تشكرن اسرائيل وتركيا بهفتكن اسرائيل وكينا وكينا تفدا بيننا ما فاسرائيل جي هبل تركيا نتويا تشينا كتكارا تركان هي تركيا ولاتا وسا ما فتركيا هي وسا يعني هكا مرف ببينه يعني تركيا ندي تشفاتك ديمقراطيكا تركيا تشفاتك الرئيسست جي براسي تركيا تشفاتك يعني اگه مرف ببينه او اكسبانشنزم تركان 100,000 جار لاكسبانشنزم راستگرن اسرائيلي زيادتره يعني داگرکری خو بلافکرین خو بلافکرین ناف کسین دنابله لإيران جي وسا ليتشما أو تشنايك قبول كرن شون بقال آلية كده منو قوتكو تيورا أنتي إمبرياليزم تيورا كوسا لنافت شاب قران شابو يبقى آلية كده نجيدا من لبرتوكا كده إيرو دخوانت دبجا لسالة 1968 ماكو شورشا باريس ولا برلين تشابو لهمو ألمان دا 23,000 جهو معبون ليه 86,000 عرب هبون 3,000 خوندکاری جهول همو آلمانه هبون 16,000 خوندکاری عرب هبون او خوندکاری عرب تفلی او تشتی ببون تفلی خوندکارن آلمانی ببون او دمیجیبو ایرش اثر انستیتویت تیودور آدورنو دکن و
و من نزانبوو بەڕاستی من بۆری ئەوسا خوێندبوو و خوێندەکارن رادیکال ئادۆرنەوەکی کەسێکی کۆنزەرڤاتیڤ دەبینن لێ خۆوەکی شۆڕشگر دەبینن لێ بە ئەوەیە کە هاتیە تۆمارکردن ڕیکۆردکردن وان ستریۆتایپە ئەنتی جهویان بەرامبەر بە ئادۆرنۆ بەکاردێنن ئادۆرنۆ بە هەموو ژیانی خۆ ئیسرائیل ژی نەدیتە پشگیری ژی نەداتە ئیسرائیلی لێ ئادۆرنۆ بە زایۆنیست بناف دەکەن لەوێدا زمانی عەرەبیژی تۆ لێ بنێرە یانێ ئەو قاسی باندۆر چێکردنە باندۆرە ترکان باندۆرە چەپگەرن ئیرانیان بە ئەس دەخوازم گرێدایی کوردی بکەم ئەو تشتێ بله من از بحثم وی خالی بشرا یعنی تو نویسه خدا و هاد بیچ تو بیچی کو آنتی سمیتیسم ادی به تو جاری آنتی کردیزم بی آنتی کردیزم نابه یعنی هر آنتی سمیتیک همان دمیدا راسیسم کی نجات پرستی کی دیگل کردان جدیگه ویا چوارا ود کی گلو من دەخواست ئەو تشتی ببێژم چما من لەو نویسینە خۆدا کو بە ئەڵمانی پارڤ بوو بە کرمانجیژی هات پارڤەکردن بله دەبێژم چما گەلۆ ڕاستی ئەنتایسەمەتیزم یان دوژمناتی جهویان بەبێ دوژمناتیە کوردان بوو تونەیە چما ئەو تشتەکە یانی زێدە باڵکێشە لێ دیرۆکا بێت تشتیژی هەیە لە دیرۆکا کوردستانەدا چون دیرۆکا کوردستانە بە ئاوایەکیدا بەتایبەت لە سەردەمی پارتیەن و مۆدێرن چێ دەبن تەنها وڵاتەکە لە ڕۆژهەڵاتان ناوین لە بندەستا چوار وڵاتاندایە هەر چوار وڵاتیژی بە جۆرێک لە جۆران وڵاتان ئیسلامیستن هەر چوار وڵاتیژی پشتگیریە خۆ دەدەن فەڵەستینە عێراق و ئیران و سووریا بە ئاوایەکی ئاشکرا بە دوژمناتیە ئیسرائیلێ دەخەبتن ترکیەژی بە ئاوایەکی چڤاکی یعنی بە ئاوایەکی ئیسلامیست چونەن نەهاژی لە بندەستا ئیخوان موسلیمینەدا مسلم برەدەرهودە بە ئاوایەکی ئیدیۆلۆژیکشی یعنی ئەو هەلبەت تێکەلیا دەوڵەتە تورکیە و دەوڵەتە ئیسرائیلێ هەیە ئەو نکارن ئینکار بکەن لێ بە ئاوایەکی ئیدیۆلۆژیک یان چڤاکی ئەو ئالیەکە کورد بە دوژمناتیە چوار دەوڵەتان شار دەکا هەر چوار دەوڵەتژی خۆ لە بەرەی فەڵەستینە دەبینن ئەو یەک هێدی شەڕکردنا کوردان لە دژا لە دوژمناتیە ئیرانە و عێراق و سووریا و تورکیەدا وسا لە چەپگەرن جیهانیدا وسا بە ناوودەنگ دەبوو و ئێدی کورد دەخوازێ وان دەوڵەتان لاواز بکە ویک یعنی بکە بۆ ناکۆ چون ئەو دەوڵەت براستی دەوڵەتێن مەزرن کو دەکارن ئیسرائیل لە ناو ببن یعنی فەڵەستین سەر بخەن ئیسرائیلژیش بشکست بدەن و ئەو ئالیەک بوو ئالیە دنجی ناراتیڤە چەپگەران بوو چەپگەرن ئیران و عێراق و سووریا بەتایبەت وسا دەگوتن چون ئەو دەم لە بەردەم سەردەمی یەکێتی سۆڤیەت هەبوو یەکەتیە سۆڤیەتی هەبوو و دەگوتن کۆ ئۆکەی کورد لەگەڵ ئیمپریالیزمێ تێکەڵیا خۆچەکریە چون نەها پشگیریە خۆ لە ئیمپریالیزمێ دەسێنێ مەلا مستەفا ئۆکەی لە سەردەمێکیدا مەلا مستەفا لە سۆڤیەتێ بوو لێ داوی دەچێ ئەمریکایە لە وەکی میناک پارتیەندن خۆ وەکی دوژمناتیە ئیسرائیل و ئەوروپایە نەدیتنە هەر کەسێکژی نەراتیڤێک ئیرۆ چێ بووە هەر کەسێک وڵاتێن ئەوروپا وڵاتێن ئیمپریالیستی وەک وڵاتێن فاشیست و نازی نەبینێ لە جەم چەپگەران ڕاستە ڕاست یا ڕاستەوخۆ ئەو وڵات وەکی هاوپەیمانە فاشیزمان و دێ بەناوودەنکردن دێ بە پێناسەکردن و ئالیەکی دنجی ئەو بووە پارتیە نوێ کوردان پارتیە سیکۆلار بوون چەندژی یعنی ڕگرسیف بوو بێتن ڕیاکشنەری بوو بێتن کۆنزەرڤاتیڤژی بوو بێتن سیکۆلار بوون یعنی ئیسلامیست نەبوون لەو ماژی باندۆرە ئیسلامیزمێ لەسەر تەفگەرە ناسیۆنالیزما کوردی تو نەبوو هەیانەها و ناسیۆنالیزما عەرەبیژی لەگەڵ ناسیۆنالیزما ئیرانی تورکی ناسیۆنالیزمەکە کورد لەگەڵ ئیسلامیزمی هەفتوو گرتنە لێ جودا ناسیۆنالیزما کوردی کار بوو ئەو تشتی بکە لەو ماژی چەپگەر نەدەکاربوون کوردان بە ئاوایەکی وەکی هەڵپەیمان ببینن بە چەند سەدەمان من هەم وان سەدەمان ژمار وسا بوو لێ سەدەمێکی دن زێدە گرنگە ئەوژی ناراتیڤەکە هەم حکومەتن شۆڤینیست شێکردنە هەم چەپگەرژی هەمان ناراتیڤ چەپگەرن وان وڵاتان ئەو تشتی ساڵی هەزار و من وسا فێم دەکرد بینینە دیتنا کوردستانێ وەکی ئەیجنتەکە ئیسرائیل یا کورد لە پشتی کوردان جهوو هەنە من وسا فێم دەکرد لەگە شۆڕشە ئیسلامیە ئیرانێ چێبوو بێ لێ من شاش بوو داوی من دیت کو لە ساڵی 1964 دەماکو حزبە بەعز دێتە حکوومەت لە عێراقێ کوردستان وەکی ئەو دەبێنێ دەبێژە کوردستان ئیسرائیلە دوویە ئیزایسن ئیرۆ لەڤرن کوردستانەکە مەزن چێکەن بۆ ناکو خەونە ئیسرائیلیان خەونە زایۆنیستانەوە ئیسرائیلەکە مەزن چێکەن مرڤێن هەری هێسا کو هەم شەیتانن هەم وەکی میناکیانێ ئیڤڵ
هم جي يعني جنن يعني بأواي حتى خودي وإسلام جي هاتنا بنفرت كرن يعني كور يعني وسا إيديولوجي ذكر أو كسيكو أزد بيجم كده بيجم وزيرة برجرية عراقية أو بله خبر عن ده وبأوايك دنجي ده كورت قال مرفي هري هسانا بأوايك إسرائيل بين بكار آنين بوناكو كردستان وإسرائيل إسرائيل كردستان چكن بوناكو داهاتو دا in the future لپاشروج دا هفدو بگرن إسرائيل مزن چه ببه آرمانج إسرائيل مزنه آرمانج نه کردستانه آرمانج شوتاندنا عراق و سوریه و ترکیه و ایرانه لی او گوتار داوی دید جم کی دید جم اسلامیستن ایرانه و جم ترکان جی اسباورم همان وسا ببراسی بله بله لپشتی کردان جهو هنه لی داوی تشتی هری گرنگ او چپگرن ایرانی و چپگرن عراقی وان روجان لبرلين جي من خورتك تشبقرا عراقي ناس كرد بيجي لكردستان لباشور تو هاتي ونا بيجي هالبت باشور دبيجي نورت إيغاك يعني باكورة عراقي تو هاتي أو قاسي جيانا وخوش هون زورداري لسر عربان جي تشدكن چون لپشتي كردان جهو هنا أو جي تشبقرا خورتك لبرلين جي هات الدنيا عراقية له يعني أو إيديولوجي ما شوابو دن أو تشتي وسا إيديولوجي زدكن كرد وەکی هۆشمەندیتونەیە چون کورد ji xwe re îranî ne bi taybet yani tu nikarî bêjî îro Kurd Erebe yan Kurd Tirk e ew naye helbet li Tirkiye ew jî heye Kurd Tirkeke uncivilized e بله پشک ببوره گوتنا تا دبرم لوی خالی دا تشتکی پرسکا پر گرینگ جبو کردان خواه هیا دولت ترک دما کو ایریشی کردان دکه کردان وکی ترک انجی ترکیه نابینه وکی کرد دبینه جبرویا ایریشی کردان دکه دولت ایران همان دمیده شورش جینایی دجمه اویه کدید یعنی لباجارین کردان ناف کردان دا او تندیات تیکرن ام دبینن کل ناف فارسان دا او قصب تندینینه يعني الدولات أو إيريشا لهمبري كردان هرتم زيادتره أو سختره جبركو دولة إيران كردان وك كرد تبينه ده أصلي خود هر قاسي بأواك أشكال ريتوريك ويا وها نبيجة دولة ترك وها لهمبري كردان بلك بدينا هرتم بلانين سوسيو ايكونوميك بكتينا داكو كرد هرتم فقير بن نظام بن نخوان دي بن ومحتاج الدولة بن داكو دولة بكاربه لگور برجواندین خوی جواکی چیوی کی بده جواکی لیا هر مواد بینه ام دزانم که همان تشت لهر درا جهانی وسایت دماکو دینن کاری کی دکن با اوای کی پراگماتیک تجو خو وک پارچه کو فن نابینن همان دمیدا تو بیجی کو افتف گرین کو بوی اوای کردان وک نتوا انج وک ملتک نابینن وک اوبجه کی کو an wek parçeyekî Îranê, parçeyekî Iraqê, parçeyekî Tirkiyeyê dibînin û dibêje ku hûn çima li hemberî ew ciyê ku ew hikûmetên ku nav da dijin çima hemberî wan dabeşkariyê dikin. Li dema ku Kurd ji bo xwe karek dikin, ev car dibêjin ku piştgiriya we İsraîl dik, İsraîl piştgiriya we dike hûn ê emperyalîstin, an hûn dibin objeya emperyalîstan, destika emperyalîstan. Vê rewşê de divê karê Kurdan çi be? Yani çawa neteweyek an milletek an diktare rabe serfiya û bibêje ku ez nikarim nav pênaseya we ya teng da bijîm. Pênaseya min xwe û berjewendîn min xwe hene. أو مجارك جرينجا لمن تخواسك تشت أرجنتسن يعني توابك كم أو بمسر أو بتشت Keremke. من تخواس أو تشتي ببيجم يعني نها أوكي إيراني كرد وكي كرد بينن لا أنثروبولوجيا إيراني جي كرد كردن لا إيران جي يعني إيران نتونية وكي إيران وكي ناف إيران جغرافيا كمزنا نتوين جورا جور اتنسيتي جورا جور لبدر دا هنا همو وكي هفن لي همو إيرانيين لداويدا يعني أو أنت أنثروبولوجي هتا إيراني قتارا إيراني يعني ديسكورسا إيراني أو كردن باشور وكردن روجافاي جي بأواي عثماني هاتنا داگیر کردن روشك لروجان ده وگرن سر ولات اخوا ابجي ایران يعني او ايديولوژي هي لا ایران و للزمان كي دا دخواسن كرد وكي ارياي جي ببينن لي ارياي سكند كلاس يعني نها يعني او قاسيس شارستاني بو يعني چند اوان تونه تون زمان اوان جي شكستيه نا او قاسي نكارن بك فارسيه باش خبردن لي بفارسيه شكستي خبردن يعني كردي بو نوان فارسيه شكستيه يعني او ايديولوژي هي
ئایدۆلۆژیا چەپگەران بۆ من گرنگە دەرحەقاوان خەبەردەم ساڵی 2017 دەماکۆ ڕفراندۆمە باشوورە کوردستانی چێ بوو ئەو گوتار ئەو دیسکورس لە ناو چەپگەرێن ئیرانی زێدەتر بوو ئەس نزانم دوبەرکوتو من ڕاست بکە لە ناو تورکانژی وسا بێ مرڤەکەیە ناوێوی حەمید دەباشی زێدە بە ناو دەنگە لە ئەمریکا ئارتیکلەک دەنویسە بە ناوی on the Kurdish question دەرحەقا مژارە کوردان پرسکەریا کوردان دەبێژە سربەخۆیە کوردستانە نەتەنێ بۆنە ئیران و بۆ ناوڵاتێن ڕۆژهەڵاتە ناوین کارەساتە دیزاستە کاتاسترۆفە بۆ کوردان خۆشی کاتاسترۆفە دێ چاوا و لە هەمبەر پەلە فەلەستینێژی بەرهەف دکە یعنی کورد وەکی چی شوناسا کوردان یعنی زێد بە ئاشکرا دەبێژە is fabricated يعني نظام شو يعني ساختية يعني هاتي تشكرن سونية تيجي هاتي تشك بأليكي هاتي تشكرن بألية زايونستان بألية جهويان ولو ما جدي بيجي كورد دوام جوي روشالات أنا فينا أجا خوكي كورد ببينا ليه كردستان جي دوام إسرائيل مزنا حتى بأوايق يعني لشوينة كي داوود ساد بيجام يعني أو مرف حميد دباشي دبيجا حكتو ورقريني كرمانجي باشتر به Independent Kurdistan is Israelification of the Arab and Muslim world أرمان جاويجي تشيا كردستان دكاري روشالاتا نافين والجهان الإسلامي وعربي إسرائيلي زبكا بوناكو تركيا وإيران هلوشينا أرمان من كرد وكي نتوو تونيا كرد وكي اوبجكتك وكي ايجنتك هي لبدره بود ديستابلايز كرنا ولاتن هي يعني او ايديولوژي هاتيه جم چبگرن اوروبا يجي چبگرن خوراوا يجي يعني روجاوا وانجي لي او زمان بكارناين راست لد بيجن كورد لقل امبرياليزم دست بهف دستانه هفدو بوناكو تفگرن رزگاريه نتوي لروشلاتا ناوراس لاواس بكن يعني بشوتين خراب بكن ونابيجن يعني چون نكارن به حسابي بيجن كورد ايجنتا اسرائيل انا جهوي انا دترسن او تشتي بيجن ليه بمسل بسياره تا او تو كورد شو بكن بنرينا من تشتي هري جرينج اوكو چند جارانجي لمن هاتي جمن را برس كرن ام شو بكن وكي كورد ام چوا خو ببينن ام هيا براسي ايرو يعني نن ريالستيك اگه ام بخوازن دولت شكن دولت بأواي بمنايت شكرن بآلية منايت شكرن دولتين عراق وسوريا وإيران وتركيا او قاسم الزنن بشگيريا نيو دولتيا وانه بآلية إيران دا روسيا تشين هيا بآلية تركيا دا همو ولاتين رجافايي چون اندام ناتويا او عراق وسوريا جي ولاتين عربي لبشتي وانن امو كي كورد شبكن يدي ام دخواز او سيركمستانس او هروش تشتك بونا كردان شكرية خو بخو ببيجن ام دولت ناخوازن چون دولت بآلية ما نشكل او تشتك بوتا سايكولوجيك بدستي خودا انترنالايز كريه ناوكي كريه يعني ناخودا شكرية بويا باورك ناوكي ناواخن بويا يعني انترنالايز ناخوي بالي بيا ونها وكي برانسيب دي درفا او تش اس بفكرم يعني من وسع فكرم براسي زحمته اجي وسع فكرم زحمته ليه تشتي هري جرين يك مرفق بونا من نبيسي بو وكي كرد از باورم قرآن بس بشوتينن آلايا إيران وتركيا لهجه هيك دي ام بشوتين من قد او نحو جيم تشتن وسابقا براسي تشتي هري جرين بونا كردان اوا يقروش لجيهان دا ببيج از كرد من إيراني من تركم من عربم وكي شعركي او هي إبراهيم أحمد هان إيران عربم من إيراني من تركيا شخصتاني هر كردم وكردستاني او تش حكا جاركي دن ببي باوري collective consciousness دجام كردان خو بخو دولت تركان إيرانيان وعربان براسيل لهمبرا كردان مجارا كردان ده بتشوكبون لاواز بون وكرد جي بهسن ليه مخابن بارتيين كردان بتايبت نها هرچی پارتی لکردستان هنه ببيت جیاوازی پرسپکتیو وان پرسپکتیو کن نیه بونا برجواندیا کردستان لگوری برجواندیا حزبی پارتی دفکرن يعني وكي ميناك هكا بكك تركيا وكي دجمن ببينا ببيجا اوكي برسكريا ما تقص لجم تركيا لإيران وكي آريكار دبينه دب ماكو ينك لقال إيران تكالياوي هبه بدكا لباشور
یەنەکە و پەکەکە وەکی خائین دەبینە لێ چونکە پەدەکە لەگەڵ تورکیا دەستی خۆ تێکەڵکردە نەها پەدەکە بووە دوژمنە کوردان یعنی بەرژەوەندی پێرسپێکتیڤا کوردستانی لە لاف هیچ پارتیەکە کوردستانیدا هەیانە هاتچێنە بووە و هەیانە هاژی یعنی ئەس باوەڕم ئەو تشتی دەبێژم دەبەرک و ئەس شاش بم هون باشتر بزانە بن لێ ئەز و سادە فکرم هەیانەها لە جەم کوردان چ کوردن ئەکادیمیسیان چ کوردن ڕۆشنبیر چ کوردن سیاستوان یەک تشت هەیانەها چێنە بووە هەیە ئیرۆ ئەوژی تیۆرا دەوڵەتە مۆدێرن بۆ ناو کوردستانە یەکە دەوڵەتە مۆدێرن بۆ ناو کوردستانە چێنە بووە لەو ماژێ هەموو هاتنە دەبێژن ئەم فیدرالیزم ئەم دیموکراتایزکردنە وڵاتێن وسا هەنێک مافێن چاندی بەدەست بێنن ئەوژێ هەمان تشتە لە داویدا هەمان نەرینە مارکسیست لینیستە لەسەر نەتەوەیە کورد و جوهو و ئەو وان نەتەوان ئەو نەنەتەوەن بە ئاوایەکی نەتەوەیی بەلکی دیاردەیەکە فێنۆمێنەکە چاندی و سایکۆلۆژینە هەکە ئەم بکار بوون هەنێک مافێن سایکۆلۆژی و مافێن چاندی بەدەست بینن ئێدی نەحەوجەیە بەڕاستی ئەم خۆوەکی نەتەوە ببینن لەو ماژێ ئەس وسا دەبینم هەتا پارتیەکە کۆنزەرواتیڤ هەتا پارتیەکە ئەو خۆوەکی ناسیۆنالیستشی بەناو دەنگ دەکە نەرینە مارکسیست لینینیزم لەسەر نەتەوەبوونا کوردان هەیە نەهاژی هەیە و دیاردەیەکە فێنۆمێنەکە و چاندی سایکۆلۆژیە شتێن چاندی و سایکۆلۆژی هاتن چارەسەر بوون و تورک و ئیرانی و عەرەب پرسگەریان چاندی و سایکۆلۆژی کوردان چارەسەرکردن ئێدی کوردژی بڕاستی دکارێ بە هێسایی خۆ یعنی ئازادانە خۆ ئاسیمیلە ئەو دەبێژە نا ئینتیگرە لێ بڕاستی و ئاسیمیلەیە یعنی ئاسیمیلەیەکە ئازادانە نەهاژ سیاسەتە پارتیە کوردان بۆ ئالیدا دەچێت و لەو ماژی هەنێک ئەس دەترسم یعنی نان نەبێژم دەترسم هەنێک وەک دەبێژم هێدی پێسەمیست بم یعنی بم کەوا بڕاستی چون نەها نوێنەرایەتی ڕپرزنتیشن لە دەستا وان پارتیاندایە ئەو پارتیانشی بە ئازادانە لە گۆری بەرژەوەندیا خۆ یعنی لە جەم شوناسە یا هۆشمەندیە نەتەوەیی کوردەلیزن خوازن وسە جارێکی دن چێتکەن لەو ماژی تو دبینی تیۆریەک چێکرنە ئەس دەخوازم ئاخر هەڤۆک داوین هەڤۆک لەسەر بێت تشتی ببێژم ناوی پارتی و ئیدئۆلۆژیاوان نابێژم دەبەرکو ئەم کوردن هەموو ناز بکەن ئەس لەسەر چم کێ دەخات بێژم کو تیۆریەکە مۆدێرن بۆ نادەوڵەت بوونێ تونەیە لە ناو مەی کورداندا دەبێ بێت چێکردن بەڕاستیژی دەماکو کەسێکی وەکی تیۆدۆر هێرتسل der Judenstaat as a Jewish state دنویسە بۆ نا کوردانژی دەبێت تشتێکی وا بێنویسین بڕاستی لێ ئەو قاسی دەوڵەت یعنی وەکی تشتێکە ترسناک دەبینن من وان ڕۆژان یەک دوو هایڤێنبۆری لە بەرلینێ من کەسێک دیت کوردەکە لە ئەڵمانیا هاتیە بە دنیا هاتیە لەبەر دکتۆرای خۆ دەنویسە دەبێت دەما دەوڵەت نەتەوە ئێدی سەر چوویە زەمانەوێت تشتی نمایە ئەس دکتۆرایە خۆ لەسەر دیموکراتی کۆنفێدرالیزم دەنویسم چون بڕاستی هەکە ئەم ببینن ئەم دزانن دەوڵەت نەتەوە خۆ بەخۆ جینۆسای لەسەر میلەتێندن لەسەر نەتەوەیەندن چێتکە وەکی میناک ئەم دیت نازیزم نازی جینۆسای لەسەر جوهوان چێکردن ئەم دی دەوڵەت لە تورکیا ببینە ئەو هەڤۆک وسە دەوڵەت لە تورکیا جینۆسای لەسەر ئەرمەنان چێکرد دەوڵەت لە کوردستانێژی جینۆسای لەسەر نەتەوەیەن کوردستانێت چێتکە بۆ ناکو ئەم وەکی کورد جینۆسای چێنەکەن لەو ماژێ ئەم ناخوازن دەوڵەت چێ بکەن لێ هێدی هەنێک من لەگەڵوی خەبەردا چوونە و لە ئیدۆلۆژیەکە کورتتر دێ دەبێژ ئۆکەی لە دەوڵەت ژخوا پرۆدەکتەکە کەپیتالیزمەیە داوی دەبێژ ئۆکەی دەبێژم کەپیتالیزم کێ بە ئالێکێ هاتێت چێکردن کەپیتالیزم بە ئاوایەکی جوهویان هاتێت چێبوون لەو ماژی تو دەبینی دەوڵەتە تورکان ئێدی نە سوشدارە بۆ نا جینۆسایدا سەر ئەرمەنان بەلکی دەوڵەت نەتەوە سەر سوشدارە دەوڵەت نەتەوەش یاکی یە کەپیتالیزمە کەپیتالیزمیش بە ئالێکێ هاتێت چێکردن بە ئالی جوهوان دەبێژم یانی anti-Semitism و anti-Kurdish racism به هەڤرانە بە هەڤرا دێن بچن بله و بشه ویرو شاهینا او تشتا كنت قوتي براسي پر گرینگه وقت قوتي بلكي تو بلكي جي براسي نفس بشوكي دي كده ما كنت بيجي بلكي اس شاشبم لي براسي جي وكي كسك جي باکوری کوردستانی کسی کردی و ترکی دخوینا اوی داری دزانه کو چه نویسانن راستی شو صحیحه نه هیچ نه هاتیه نقاش کردن گلو دما کد بیجن یکم پرس دما کد بیجن دوره نتو دولتی در باس بیه وان سالین داوین گلک دولت هاتن آوا کرد
يعني فان سالن جلك داوين دا لأوروبا ناو أوروبا دا جلك دولة هذا ناواكن مونتينيغرو بحزرو بيم ششان ده هذا ناواكن يعني partiyeki küçük ancak anha bunu demaku çarin Rusya erişi Ukrayna'ya kır u avayki eşkere hamu Avrupa'yı piçkili de Ukrayna'ya partiyen kurdancı piçkilidan Ukrayna'yı avayki her çıkası beri hene ki bedengman u her vaha استخمين كم أفكاسي كنت بحثكي أفكاسنا بوايك إشكالي بتشكيلي دين أوكرانيا يقوك الدولة بردوام بك أبونا خو بقاريسة جبك وان وكي نتواد بينا جبك وان وكي ما في وان هي كوخو بخو بريفة ببند بينا هيك تشوار رافة دكين كو هنمرو ما في وان تنيا هنمرو وكا كد بيجم كرد ما في وان تنيا دهو ما في وان تنيا غيني بيا هنملتين من هنكو ما في وان تنيا نكو بخو ببن دولات وما في حموم ملتين دن هنا غينا وسا عند بيا تشوار رافة دكين براس دروس گلک دروس لما جی من دوباره به هوا که خواه دگرم ایرو دشمناتی تنه بونا دو نتوان لسر زوی هنه کو ببن به دولت نتوا یا راست اسرائیل دولت خو با جهویان شکریه لی به آوایی که هیان حاجی به آوایی که به آلیه هیچ دولتن روشلاتانا وین و دولت دنجی نهاتی ناس کرن هر زمانه که جانی درفت بوناوان اپورتونیتی بوناوان چه به او دولت دن شوتاندن و چپگرن اروپا ایجید بیجه ادی سردمی ویت شتی چویه ام هر دم بونا هولوکوست خو سوجدار بکن و پشگیری بدن جهویان نه ام پشگیری ندن هولوکوست شو ادی das ist Vergangenheit das ist past او ادی شو past لا او بجي او قوتار بجيريا خدا راستگران و اسلامیز جی به حسبونه او تشبونا کردان جی هيا نتشبگر نراسگر دولتا کردی کردبونه وکی نتوا دولتا کردستان جی نا قبول کرن لی همان کردن کو دبیجن سردمی دولت نتوا ادی چویه در بحث بویه نمایه دبیجن ام بونا ديمقراطيزه کرنا ترکیه و ایران و عراق و سوریه ده خپل بله او نه دولت مگر يعني ام نس نوراوان چیه يعني با آشکرا دبیجن ام چارچوه ایران ده پارێزن چارچوه ایران مگر در نه دولت نتوایه روشات ناوین سوسیالیسته مگر يعني چما اوتش يعني هكا مرفي هنك زيادة نحوجي زيادة بفكري نحوجي تو كانت بي امانويل كانت بي هيجل بي تاويت تشتب فهم بكي يكم جخوة يعني ماندوب بي بتجربيني فهم بكي كو براسي اوتش نراسته اوتش قلق شاشة يعني لا سايكولوجيك قلقي شوتي دير براسي و از ناش مناو conspiracy theory تيوريا بلانجيري وسجمو بآلية دولة سردس هاتي تشغل بآي آلية سايكولوجيا كبراستي زيادة بندست هاتي تشغلون وبهساي وكود بيجم يعني بندستي internalize كريا يعني من ناو خود شكري يعني از دبي هيا هم از بندست بم از خصمت كار بم وكي ميناك از human shield بم لإيران اجي لسرد ما شورشا جيناجي وسا ذكر لو ما جي شبقرن دنياي نهاد بيجن ام without condition ببمرج پشگیری خود دادن فلسطین بنا دولت فلسطین شبه لیدا ماکو دیسر کردان اوکی ام پشگیری دادن کردان لی مرجامه هیا شرط و مرجامه هنه وکی مینا کم به سوسیالیست با شورشا کردستان ده به چینی کتکار آوان بکا لی نپرسه براسی چینی کتکار لکردستان چیه هیا چیه کپیتالیزم هی لکردستان اندستریال ريفولوشن چه بویه شورشا پیش سازیان وسا وانتش نحوجه بفکره ریتوریکا که دبیجه از پشگیری دادم کردستان لی کرد نابه لگل امپریالیزم دابن کرد نابه لگل پشگیری خوب دن اسرائیل کرد نابه دولت نتویا ناسیونالیست چکن شورشا کردان نابه با آوای برجوازی بهش رابراتیا شورشا کردان بکه چینی کتکار و سوسیالیزم چکه او سوسیالیزم جبه خدمت ایران و ترکیه و ولاتن عربی بکه نابه بچه دجمناتی لداوی داده بیجه اوکی کردستان به سوسیالیست لی indirect دبیجه نابه جدا ببه يعني بمينه لقلوانجي ليه نابي جدا ببا يعني هكا مروف logically بأوايك لوجيك بوايك منطقي بلي بوايك منطقي بفكرة أو تجي يعني اسبشجيرين آدم لو قالوا أزدكارم وكي ميناك تو تشبجري والله تو فيمينستي تو بشجيري خود ديتا LGBT لهمان دمدا تو دبجي حماس فريدم فايتر لهمان دمدا حماس جنان ريبتك من دا زاروكان درفينا تشفات جي تيروريزتك ليه تفكرا كردان تو بعليكي دين دبيني براسي بروغريسيفا فيمينيستا سلوغان وان جنجيان آزادية وسا بحمود دنيا دا بارفد بلي بشجيرين هذا ناتشون بوناوان
تيوريا أنتي إمبرياليزم أو تيوري كلينين تشكريا كرد وكي بشق لإمبرياليزم وكي بشق لإسرائيل دبينا إدينا حاجة كرد جي أو تشتي قبول كريا وبوناك خو كول نشوك ألماني دبجن يعني خواش جوان بدو نشان بدا دبجن أجي دجمنا إمبرياليزم يدكم أجي دولتنا خوازم أو تشبجرجي لبرلين هاتي دانشين لبشتي لابتوب أخو دانشتي لزانينجي درس وانا بيجا وباريا ويشي باشا باسبورت أوي هي دكاره هزار ولاتين دنيا بتشا لسر لابتوب دانش بونا عم دبجه أوكي كرد لرجعة ولا باشور ولا إيران ولا تركيا دولتنا خوازن بو بهافرا لقل تركان ولا عربان وإيرانيان بهافرا نان جيانا خود شكن تشيني كتكار هفدو بقرنو بهافرا بتشن از بونا عمي دبجم تو لبشتي لابتوب لبرلين خبر ده لجم كانال لاندسفير كانال لكرويتسبرغ رانشتي برو لجم ببينا هر روج يعني تشفاتا إيرانيان وتشفاتا تركان يعني ميليتري يعني تشفاتا كردان لشكرية ميليترايز بله 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 عوايكي اندر ديفلوب هشتنا يعني هادشي ديفلوبمنت فقیریشتنه بله خزانیشتنه بپروردهیشتنه او تشتي كنتو دبيجي تشيني كاتكار از دبيجم working force هزا كاركرنه يعني از وصا بنافتكم نتشيني كاتكار او ناچار كرنه indirect ناچار كرنه بو سنترن پیش سازی بچن وكي اسطنبول وكي انقرة وكي تاران سمنان بغداد حتى دوائي لو ما جيتو نافكري دماكو وان تشتان دبيني وناخوازجي بفكري ناخوازجي فهم بكي وجهداري جيناكي وكي كليبة شد بيجن يعني بتيورا أنتي إمبرياليزي خو كاس تشسب كريه بيبا جريدان بله حوض جريدان هر أو تشتي دبيجي لداوي دا أو يعني بأواي كي منطقي بفكري يعني تو أس بشجيري نادمتا وبمخابن بارتيان تشبجرا كردستانجي أو ناراتيفا تشبجرن تركي وإيراني وتشبجرن أوروبا قبول كرنا ایرو بوناکو خو هنگ باش نشان بدن خوش نشان بدن دبیجن امجی وکی ود انتی امپریالیستن ل آخر هفوک اسب بیجن بوناکو براسی هر کسک لوی پرسیاری دا هنگ راست گو يعني ببینم هرما كردستان كونها هيا باشورا كردستانه هكا بشجيريا أمريكا وبشجيريا ولاتن يو ان نبوا براسي لشو روجا كده بآلية إيران وتركيا ده هات شوتاندن حتى الروجا فاجي هكا روجا أمريكا بيجا أزلبي درنامي نم تركيا بشو روجا كده شوتينه تيروريزم إسلامي وناسيوناليزم عربي ويتشتي لناو دبن و بونا من وكي كورد راست از لەگەڵ ئیمپریالیزمێک دەست و پەنجە نەرم دەکەم تێکەلیا من هەیە یان لەگەڵ کۆلۆنیالیزمێک کەسێک من ئۆکێ ئەس دەزانم لە بۆریدا ئیمپریالیزما بریتانی و فەرەنسای کوردستان دابەشکردنە لێ ڕیالیتیان ئیرانە تورکیە عێراقە سووریا دوژمناتیان من لەگەڵوان دەوڵەت نەتەوانە لەگەڵ بریتانیا نینە بڕاستی ئەس دەزانم بریتانیا پشتگیریە خۆ دەدات تورکیەیە ئەس دەزانم ئەمریکا جۆرەکی دنە رووسیا جۆرەکی دنە یان لەگەڵ ئیرانە یان چین لەگەڵ ئیرانە وسا لێ بۆ من بڕاستی ئیمپریالیزما ئەمریکی تشتەکە ئێرلێڤانتە ئیرۆ نە ئیرۆییە یعنی لەو ماشی دەبێ ئەو هۆشمەندی بێت چێکردن و تشتي هاري باشي هناك عم أوقاسي الرجبين جي بيسميست نبن يعني كورت إيجار هذا اللي بشتي حوتا جت ما دبجن زي بوصبا حفتي جت مهي حماس إيرش سر إسرائيل كورت إيجار هناك أوسنامة هبو هناك إكسبشن وآوارتا هبو ل بأوي كي باش كورت إيجار هناك عقلاتي كرلا جم بوزيشن أخوا يعني أصل بيجمنها كورت بي أو سردم شوية ببيجا أز تنتشيا دكارن من بباريزن إيرو قاسي شكل مزن ومودرن تشيبون دكارن تشيا جي بروخين لا شو روجك جدا أو تجتشي نامينا كورت قاسي هفال بوناخو دبي هفال بوناخو بيدا بكا هفال يجيبونا كوردان كينا أز مخابن نابجم مخابن جي رياليتي دبيجن بله لا هفالتي دا أو أسباورم نعقلانية تبيجي من هفالتي أبدي بونا هميشة تشهد كم هيج كس هفالي أبدي نينا هيج كس جي دجمنا هميشة نينا دبركو أجر أم أزل إيران وتركيا وعراق جي جدابوم لباشروج دا هفالكي باش من بونا وان جي بونا من باش من جينارك باش من ليه كرد بأنها بونا هفال بقرة لا بوليتيك دا لا سياسة دا برجواندي هميشة هي لأن هفالتي دجمناتي هميشة هي إيرو جهور بأوايكي جهاني نشان دانا
و ئەمریکایی و ئەوروپاییژی هەتا فرانسی و بریتانیژی نیشاندانە کو کورد وەکی دوژمن لە ڕۆژهەڵاتە ناوین نابینن، دوژمنە خۆ نابینن. نەها من دەخواز یەک تشت ببێژم، وان ڕۆژان من تشتێک دیت بە تازایی هاتیە چێبوون بە ناوی Jewish Coalition for Kurdistan. پرۆفیسۆر و ئینتەلێکتوێل و سیاسەتوانن و ئاکتیڤیستن جهو چالاکمانن جهو لە بروسل سازەیەک ئاواکردنە و هۆشمەندیە جیهانی یاخود فۆکەس کۆنسنتریشنە جیهانی ئەتێنشنە جیهانی نەرینە جیهانی بێنە سەر کوردستانە و دەبێژن کوردستانی سۆزدانە سۆزا خۆشکاندنە ئیرۆ دەبێ وان تشتان ڕاست بکەن. نەها دەرفەتێک چێبوویە بە ئاوایەکی جیهانیدا کورد هەڤال پەیدا بکا بۆ ناخوا دەبێت بە عەقڵاتی و سیاسەت یعنی ڕیال پۆلیتیک بفکرە سەردەمی وێ تشتێ هاتیە ئەس وسا دەفکرم مخابن لەناو دەوڵەت نەتەوەیەن وەکی ئیران و تورکیە و عێراق و سووریا کو لەسەر بە ئاوایەکی چێبوونە فاوندیشناوان چێ ینی بنگە هاوان چێ ڕاسیزمە دیسکریمینەیشنە جوداکاریە بە ئاوایەکی تو بندەست هێشتنە داگیرکردنە وڵاتەت هەیە لەناو وێ ڕەوشێدا مرڤێن ترک و ئیرانی و عەرەب تو وەکی یەکسان نابینن وەکی هەفتوو نابینن. واتە تو دەبێت بە دوای چدا بگەڕێی هەڤالن دن ببینی ئیرۆ سەردەمی تشتی هاتی هەڤالن باشتر بۆ ناخۆ ببینی و خۆشبەختانە ئەو تشتی ببێژم یعنی نە ئەو قاسی ڕەشبینژی بم یان پێسمیز بم هەنە گۆڕین هاتنە چێبوون ئەس باوسا دەبینم و نەرینە کوردانژی هێدی دەچێبوون شۆڕشە ژینە هەنگاوەکی گەلێکی باش بوو گاوێکی گەلێکی باش بوو بۆ ناو کوردان هۆشمەندیەکە نو لە ناو کوردان چێبوو. ماڵەتەوە پێشڕۆ گەلک سپاس بەک بۆ من خۆشی وەکی کەسێکی کو هەڤنفشێ من کەسێکی کو سۆرانی ئاخف بە کورمانجیەکە ئەف قاسی باش دەکارە دەرهەقە کوردستان لەسەری خۆ باوەیەکی ئەف قاسی باش بێ ئێچینە براستیوان گوتنین گەلێکی گرینگ ببێژە ئەس خۆشی vê guherînê êdî mixabin tu hêviya min bi nifşên ji me altir pîrtir tune ye û mixabin tu hêviya min ji partiyên Kurdan yên hêyî siyaseta wana hêyî jî tune ye li hêviya min ji hevnivçên me xwe hene ew ên ku dibe ku ez hêvî dikim ku bikarbin van tevgerên Kurdan biguherînin dibe ku ji bo ku afirandina berjewendiyên me xwe Ancî ez bêjim beriya her tiştî afirandina xweyekî afirandina ku em carekî dema ku dibêjin em navera ku wê em ê bawayekî baş em tejî bikin dema ku em dibêjin Kurdistan di hişê me de Kurdistaneka me jî xwe hebe em bizanibin ku em behsa Kurderê dikin çawa dikin dema ku em dibêjin ku wek te gotî tiştekî pir giring e bi rastî yanî di siyasetê de di vê bercewendiyên me bên derkevin pêşî divê êdî kesên din me pênase nekin em xwe bikaribin xwe pênase bikin û divê em bawayekî aqilane bawayekî mantiqî binêrin ku gelo hevalê me kîne axaftineke gelekî baş bû bi rastî ez gelekî kêfxweş bûm gelo wekî dawî gotineka te heye an jî dixwazî wisa xatirî xwe bixwazî. Ez xatirê xwe bixwazim zêdetir nebêjim lê legal te wekî te denêrim nefşê nû ku nefşê me ne ya kaltir êdî bi rastî hoşmendiya wan bi aliyekî din çêbûye hêvî li ser wê nefşê çêkin em ez hinek keyfxweşim rastî min wan rojan hem li Bakur hem li Rojhilat hem li Başûr hem li Rojava mirvên zêde nefşê xwe dîtine yanî bona min hîwayeke hêviyeke bona paşa rojê hêvî dikim bi ew dawiyên hevoka min ew ku nerînên me zêdetir bibin li nav civaka Kurdistanê de. Gelek spas carekî din jî borînê xwe dixwazim ege hinek nerîna min baş negehiştibin mirvan çûn kirmanca min hinek caran min peyv ji bîr dikirin çi bibêjim kurmancî te gelekî baş bûn pir normal e pir hesanê ku tu car nihin peyvên bi soranî an jî bi almanî û îngilîzî tevlî dikî veya em jî dikin ev jî pir normal e hemû zimanên din de jî mirovên din dikin ji ber ku em hemû mirovên pir zimanî ne ji ber wê ez texmîn dikim pir baş e ger ku tiştek nehatibe femkirin jî hemû hevalê me dikarin wekî çîrovê binivîsin em dikarin cardin rawle bikin wê pir baş ve bibî awayî. Gelek keyfxweş bû dubare spas. Mala te ava.